ڕێژەی بارانبارین لە ناوچە جیاجیەکانی هەرێمی کوردستاندا بەراورد بە ساڵی ڕابردوو بە شێوەیەکی بەرچاو زیادی کردووە و بەڕێوەبەراتی گشتی کەشناسی و بوومەلەرزەزانی هەرێم لە ئامارێکدا ئەوەی ڕوون کردووەتەوە کە ڕێژەی بارانبارین لە چەند ناوچەیەک بەراورد بە هەمان وادەی بارانبارین لە ساڵی ڕابردوودا سێ هێند زیادی کردووە. لەو نێوەندەشدا پارێزگای سلێمانی زۆرترین ڕێژەی بارانبارینی تیادا تۆمار کراوە. هەر بەپێی ئامارەکەی بەڕێوەبەرایەتی گشتی کەشناسی و بوومەلەرزەزانی کۆی بارانبارین لەم ساڵدا لە سنووری پارێزگای سلێمانی 826.2 ملیم بووە کە ئەوەش بەراورد بە ساڵی ڕابردوو 270.2 ملیم زیادی کردووە. هەروەک لە سنووری پارێزگای دووەک 721.3 ملیم باران باریوە، ئەوەش لە کاتێکدایە کە ساڵی ڕابردوو لە پارێزگاکەدا 259.5 ملیم باران باریوە، بەو پێیەش نزیکەی سێ هێند زیادی کردووە. لە پارێزگای هەولێریش 545.5 ملیم باران باریوە کە ئەوەش بەراورد بە ساڵی ڕابردوو 270.9 ملیم زیادی کردووە. لە پارێزگای هەڵەبجەش 751.1 ملیم باران باریوە، ئەوەش نزیکەی دوو هێندەی ساڵی ڕابردوو.